شەوی یاری بۆڵینگە لە هۆڵمسی پلسڤێنیا کە 30 خولەک لە فلادلفیای پایتەختی پێشووی ئەمریکاوە دوورە و وتارەکەی سەرۆک ترامپیش بۆ کۆنگریس و خەڵکی ئەمریکا دەستی پێکردووە. هەموو وڵاتانی جیهان دووستیان دژمن ئەوەیان بوو دەردەکەوێت ئەمریکا بەهێز و سەربەرز و ئازادە. بەڵام وەک زۆر لەبەر پرسە هەڵبژاردراوەکانیان ئەمریکایەکان تێڕوانی جیاوازیان لەسەر ناوەڕۆکی وتارەکەی سەرۆک هەیە. بۆ هێنانەوەی پارە و کار بۆ وڵات هەر کەسێکی دەربارەی ئابووری و کرێکارانی ئەمریکای بدوێت کارێکی باشە. چۆن دەتوانێت ژێرخان بنیاد بنێت کاتێک باج کەم دەکاتەوە بۆ ئەو کارە دەبێت باج لەسەر دەوڵەمەند زیاد بکات بەم شێوەیە دەتوانێت ژێرخان بۆ وڵاتەکە سازکات. تەنانەت لە سەرانسەری وڵاتەکە و لە شاری لاسڤێگسی نیڤادا لە هەنجێکدا بە سەرپەرشتی چینی ئەمریکایەکان بۆ ترامپ هێشتاش پرسیار ماوە لەسەر ڕوانگەی سەرۆک بۆ وڵاتەکە. تا ئێستا قسەکان باش بوونە بەڵام هیچ ئەنجام نەدراوە هەمویان لەسەر مێزن نەکەوتونەتە کارەوە و دەڵێن چاوەڕوان بکەن و ڕێگامان پێ بدەن کەمێک بیگۆڕین من دەمەوێت شتێک ئەنجام بدرێت جا با بزانین چی ڕوو دەدات. لە ویلایەتی تەکساس ڕاهێنەر و سەربازی دێرین جێف ئۆلسن دەڵێت ئەوەی لە ترامپ جۆم لێ دەبێت پێم خۆشە. هەستم گەلێک بە باشتر دەکرد ئەگەر 5 هەفتە لەوە پێش گوێم لە وتارە بواە هەمومان ئەمریکاین و هەرچی باشترە بۆ ئەمریکامان دەوێت بەڵام پێم وە ئاوازێکی یەگرتو بەدی دەکرێت لەو قسانەیە کە ئەمێ وارەیە کردی. جان لە ئایەوە دەڵێت ئەو لایەنگرێکی ترامپ نییە بەڵام ئومێدەواری ئایندەیەکی باشترە. من ئەندامێکی کۆمەری و لایەنگیری ترامپ نیم بەڵام دەبی دەرفەتی پێ بدەین چونکە ئەوە هەڵبژاردننی بردە و ناتوانین هیچ شتێک دەربارەیە ئەوە بکەین جگە لە پشتیوانیکردن و ئومیدی ئەوەی کارێکی باش بکات. بەگەڕانەوە بۆ واشنگتن خۆپیشاندەران لەبەر باران گرت بوونەتەوە بۆ دەربڕنی ناڕزایی لە سەرۆک کەسانی وەک شێلدن کۆهن کە دووچاری شێرپەنجە بووە کەوا دادانرێت پێشتر ئەو حاڵەتەی بووە بایەخی تەندروستی دەیگرێتەوە کە سەرۆکی پێشوو باراک ئۆباما پەسەندی کردووە و ئێستا ئەوە لە مەترسیدا لەبەر سەرۆک ترامپ. من بەرزترین نمرەی دەدەمێ بۆ بوون بە سەرۆکی سەرگەرمی و ئاشوبنانەوە و خراپترین نمرەشی دەدەمێ بۆ ئەنجامدانی کارەکەی و خستنی وڵاتەکە. 45 سەرۆکی ئەمریکا مانجێک کەمێک زیاترە دەست بەکار بووە هەم دۆست و هەم دوژمنیشی بۆ خۆی ساز کردووە لەو کاتێک کە هەوڵی داوە بەڵێنەکانی هەڵمەتی هەڵبژاردن بەرەوە پێشەوە ببات جا تا چۆ دەڕوات ئەوە بەندە لەسەر قانوندانەرانی ئەو ژوورە و دەنگدەرانی سەرانسەری وڵاتەکە کەوا ئەوانیان بۆ کۆنگرێس هەڵبژاردووە.